کاگڕێبار باست لە نالی کرد کە سەرسامی پێی دەمێ ئەو بپرسم نالی لای تۆ کەی تەواو دەبێ؟ بەڵێ وابزانم کوڕێکیشت هەر ناو لێ ناوە نالی نایاب زەریاب و نایاب. بەڵێ نالی پرۆژەی تەمەنە من لە تەبەنی نووسینی خۆمە ئەگەر بیکەین بە دوولەتەوە یەک لەتی تەواوم بۆ نالی داناوەوە هێشتا نەگەیشتومەوەی لەسەر 4-5 لە دەقەکانی نالی قسە بکەم، ینی ئەو دوو کتێبەی نووسیومە سەبارەت بە 1-2 دقی نالیە، نەک بڵێ هەموو شعری نالی. بۆیە بەڕاستی نالی دەریایەکە بۆ ئێمەی کورد تەواوبوونی نییە. تۆ کاتێک نالیش باشترە ناسی کە شعری کلاسیکی وڵاتانی دەوروبەریش نەختێک بخوێنیەوە، ئەجا بۆ دەرەکەوێ ئەم شاعیرە چەندە پایە بەرز و قوڵە لە تێڕوانینەکانیە و هەتاکو بەشەکانی تری معریفەی ئینسانیش بناسی، بۆ نمونە فەلسەفە، کۆمەڵناسی، دەروونزانی، دەروونشیکاری و ئەنجا بچی نالی بخوێنیتەوە بۆ دەرەکەوێ کە هەموو ئەو بڵێن ڕەگەزانەی لە معریفەی مرۆڤایەتیە هەن نالی بە نەوعێک ئاگاداریان بۆ تا سەردەمی خۆی و ئەمە وا ئەکا کە نەتوانین بە ئاسانی نالی بە شەرحی دیوانەکەی کە مامۆستایانی مدەڕیس و چەندین کەسایەتر کاریان لەسەر کردووە ئەوە هەمووی بۆتە پردێک کە ئێمە پیا ینی ئەپەڕینەوە، ئاسانکاریان زۆر بۆ کردوین. ئێستا ماوەتەوە کە ئێمە چۆن نالی ڕاوە بکەین، چۆن ڕەهەندەکانی دەروونزانی و فەلسەفە و بەرزی ئەدەبی شعری نالی و ئەمانە هەمیشەش بە لە بەرچاوگرتنی شاعیرانی هاوشێوەی نالی لە زمانی فارسی و عەرەبی و زمانەکانی ترا بۆ دەرەکەوێت کە ئەم شاعیرە زۆر ناوازەیە، بۆیە هیچ هونەرێک نییە کە من دوو کتێبم لەبارەوە نووسیوە و هونەر لەوەدایە کە هەموو تەمەنی خۆتی بۆ تەرخانکەی بتوانی بەردەوام ڕوونکردنەوەی لەسەر دەیوە ئەو قوڵاییە ئەو گەوهرە